سنووری داقوق پێشمەرگە هێرشی بۆ سەر داعش دەست پێ کرد و گوندی ئەلبوو محەممەد و زەنگڵاوی کۆنتڕۆڵ کردەوە. شەوی ڕابردوو فڕۆکەکانی تورکیا بردومانی سنوورەکانی قەزای ئامێد و ناوچەی زێباری کرد. بارەک ئۆباما بڕیاریدا وڵاتەکەی 10,000 پەنابەری سووری وەربگرێت. This is NRT News. خۆشەویستان لە هەرکوێکن جوانترین سڵاوتان لێبێت لە NRTەوە گەشتێکی نوێ هەواڵەکانتان پێشکەش دەکەین. لە سنووری قەزای داق و هێزەکانی پێشمەرگە هێرشیان بۆ سەر چەکدارانی داعش دەست پێ کرد و دوو گوندیان کۆنتڕۆڵ کردوێتەوە. تیمی NRT ڕایگەیان بەرەبەیانی ئەمڕۆ لە دوو قۆڵەوە هێزەکانی پێشمەرگە هێرشیان بۆ سەر گوندەکانی باشووری قەزای داق و دەست پێ کرد و تا ئامادەکردنی هەواڵەکەش پێشمەرگە لە پێشڕەویدایە و گوندەکانی ئەلبوو محەممەد و زەنگڵاوی کۆنتڕۆڵ کردوێتەوە. پەیامنێری NRT ڕاشگەیان لە گوندەکانی سەبع نیسان و تەڕابعان نزیکەی 150 خێزانڕۆ هێزەکانی پێشمەرگە دێن و خۆیان ڕادەستی پێشمەرگە دەکەن. بە پێی زانیاریەکانی تیمی NRT لە ڕوبەڕووبوونەوەکاندا لە ڕیزی پێشمەرگە شەهید و بریندار هەیە و ژمارەیەک چەکداری داعشیش کوژراون. بەڵێ بەڕێزان سەبارەت بەم هەواڵەکە پێشمەرگە لە قەزای داق و هێرشی بۆ سەر داعش دەست پێ کردووە بۆ ئەمە بەسەر لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە شێخ جەعفەر شێخ مستەفا فەرماندەی هێزەکانی پێشمەرگەمان لەگەڵدایە. سڵاوت لێبێ کاک شێخ، سەرەتا ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی لە نێوان داعش و پێشمەرگەدا چۆن بوو لە قەزای داقوق؟ دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆ لە سەعات 5:30 هێزەکانی پێشمەرگە لە دوو قۆڵی سەرەکیوە هێرشەکانیان بەپێی بەردامەیەک کەدا ڕێژرا بوو پەلاماری بنکە و بارەگاکانی داعشیاندا لە قۆڵی لە محوەری ئەلبوو محەممەد کە لەوە ئەگە بە دوو محوەری تر محوەرێکیان بەرە و گوندەکانی جەنگڵاوا و سمود کە ئێستا هەم ئەلبوو محەممەد بە تەواوی لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگایە، هەم جەنگڵاوا و هەم سمود پێشمەرگە بە تەواوی کۆنتڕۆڵی کردو و هەموو داعشی لە مەنتقەکە دەرکردووە وەرزەکانی ئازاد کردووە و هەروەها محوەرێکی تری لێبووە بۆ سەبع نیسان کە ئێستا هێزەکانی پێشمەرگە بە تەواویش کۆنتڕۆڵی گوندی سەبع نیسانیان کردووە. جگە لەوە لە محوەرێکی تر کە محوەری تەلڕابعە ئەویش بە هەمان شێوە ئەبێ بە دوو محوەرێکیان کە چێتە تەلڕابع و لەوێەوە چێ بەرەو دومبز کە ئێستا پێشمەرگە لە پێشڕەویە بۆ گوندی دومبز و بە تەواوی کۆنتڕۆڵی گوندی تەلڕابع کراوە. محوەری دووەمیان کە لێ بێتەوە وەکو فەرعێک بەرەو تەپەی دووسەر و ئاوایی شێخ ساڵح و هەروەها لەوێەوە بۆ داوستی گەورە و داوستی بچووک ئێستا تەپەی ئاوایی شێخ ساڵح و تەپەی دووسەر و داوسی گەورە بە تەواوی کۆنتڕۆڵ کراوە و ئێستا پێشمەرگە لە پێشڕەویدان ڕەنگە لە سەرەتای کۆنتڕۆڵکردنی داوسی بچووکیشدا بن. بەڵێ کاک شێخ، لە ئێستادا چەند گوند لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ کراوەتەوە؟ ئەتوانم بڵێم لە حدودی 8 گوند بە تەواوی جگەر لەو گوندە بچووکانە و چەند مۆقعێکی استراتیجی کە وەکو تەپەی دووسەر ئەوانە هەموو کۆنتڕۆڵ کراوەتەوە لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگایە و ئەتوانم بڵێم پێشمەرگە لە 95 ئەهدافەکانی یا بەرنامەکەی جێبەجێ کردووە و چەند سەعاتێکی تر پێم وایە کۆنتڕۆڵی مەنتقەکە بە تەواوی دەکرێتەوە. بەڵێ هێزەکانی هاوپەیمانان هاوکاریتان دەکەن لە ڕێگەی بردومانەکانەوە؟ هێزەکانی هاوپەیمانان هەم بە تیمەکانیان لە ئەرز هاوکارمانن و هەم هێزەکانی ئاسمانیان پشتیوانیەکی تەواوی هێزی پێشمەرگەیەکەین و ئێمە سوپاسیانەکەین و دەستخۆشیان لێکەین و دەوری بەرچاویان هەیە لە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە. ئەو زەرەر و زیانانە تا ئێستا هەن چین؟ ئەو زەرەر و زیانە دیارە بە تاکید هێزەکانی داعش لە ماوەی 8 ڕۆژە هەم هێزەکانی هاوپەیمانان بە چڕی قەسفیانەکەن و هەم ئەمڕۆ ئەو هێرشەی کە هێزی پێشمەرگە کردوێتی کوشتارێک کوژرا و برینداریان زۆرە، بەڵام بە ژمارە نەزانراوە چونکە جەبەکە زۆر بەرفراوانە و لە تەوزیع بۆ بەسەر چەند محوەرێکە و پێشمەرگەیش شەهیدی هەیە و هەم برینداری هەیە، بەڵام لە چاو گەورەی شەڕ و قورسی شەڕەکە
باشە هێشتا. کاک شێخ پێمان بڵێت کێ سەرپەرشتی شەڕەکە دەکات؟ هەر نەحوەرەیەکی سەرپەرشتیەکە و سەرپەرشتی کوردیشی لەلایەن وەزارەتی پێشمەرگە و فەرماندەی یەکەی هەفتاوانەوە سەرپەرشتێتە. بەڵێ زۆر سپاس بۆ شێخ جەفەر شێخ مستەفا فەرماندەی هێزەکانی هەفتە ڕاستەخۆ لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ زانیاریەکانت.